ئێستا کاتژمێر 8 بەیانە ئێمە کە وەرشەکەمان کردەوە برادران پێشە من هاتوونە دوکان لە ڕێگای ئەو زێرەکە وەرەگری لە مشتێکەکەی زێرەی شکاوەیە زێرەکەی بە تاوانەوە زێرەی نوێی دروست ئەەکەین لێ نەوعەکانی زێرەکەش ئەوەیە کە لیرەی لێ دروست دەکەین بازن لێ دروست دەکەین بڕمە لێ دروست دەکەین جۆرەکانی ترشکە ئەمە دروست دەکەین ئێستش پێتان نیشانەدەین کە چۆن دروست ئەکرێتن عليكم السلام سلام كان جواب بخير بيك كاك ان شاء الله اروز شمع اروز الشمع ان شاء الله دوشمع اشكتاير موعد من عبتك لا كريزو تربي زحمته والله تسكيش منزور للسرا ان شاء الله عبتش كتاودي تدينا اگر زودتريش تاو خبر دديني تليفون لو دكي اول شو وصلك له صادق بوزنه بموعدي لدواي اوي كزيرك ما ورقد لزيرنجركا او زيره اسلت قوناغي فحص كفحص اذا كان او زيره ايا عياري بيستيك تواوا يعني تواونيه كعياري بيستيك تواو اتيد بقوناغي توانوا كزيرك دي تابين ودس بيدكين بو ايش او توصيه كزيرنجركا ويستوتي بعد سبيبكي قوناغي كم زيرة كمان هنا استدس بيدكين بفحص فحصكي زيري بو زوريا او زيرة عيار بيستويكا كدلين اماش عياري بيستويكا خوما فحص ما كردو تواوا اما ما حكا كهنا كمان اوش تزابه شي عيار بيستويكا كخوي بو ما حكا وبو تزابه كديار دكريت او زيرة تواوا يعني تواوية استا كم شد بردكي كخاين دكي لبو فحص كردني زيركا ام زيرة دبيتن بدات زار بينين بيبين اما زيركي كمشتركه هنايتي بو ايما اما زيركي كخومانا عيار بيستويكي تواوا اماش لقري ليدين كدزار بدزار او تزابشي خاصه بو فحص كردني زيركا اسا بيچان بيكوات بيدادين دزانين اگه او زيري كمشتري هنايتي بزوترين كات روشت او عياركي لبن بيستويكا اگه بيكوا ماونوا بيكوا روشتن او زيركا تواوا عيار بيستويكي راستا تواوا لدواي زيركا ما فحص كد زيركا درت والحمد لله عيار بيستويكي تواوا اسا دس بيدكين بتاوانوي او زيري ئەو زێڕانەکە دووبارە دروست دەکرێتەوە ئێمە پێی دەرێن لەوە ینی عیار 24 دەبی لەگەری تێکەر بکرێتن لەبەرەوەی ڕێژەی ینی نزبەکەی زیاتر بیت چونکە نزبەی عیار 21 دەبی ینی قانونیەکەی دەبی 875 بیتن بداتەوە لە مختبەری کە دەستە مختبەری ئەو زێڕێ دەبی 875 بداتەوە ئەو جا ڕێگای پێ دەدرێت بفرۆشرێتن ئەوە سەبارەت بە کارگەکانی ناو هەرێمی کوردستان پێش قۆناغی تاوانەوە ئەو زێرە دەست پێ دەکەین دەیشتێنی دابستە ناو بۆتەکەی بە جوانی بتاوێتەوە ئێستا دەقەمان دەوێتن دا ئەو زێرە بتاوێتەوە بە دەرەجە حرارەتی 400 چونکە بە 400 ئەو زێرە دەتاوێتەوە دەقەمان دەوێتن تا زێرەکە دەربچێت لە 2015 کۆمەڵە خەڵکانێک هەوڵیاندا کەەوە بیر لە بیرۆکەیەکە بووکەوە چەند
کارگەیەک بێنن لە کوردستان دای مەزرێن وەکو ئەو کارگانێکەوە لە تورکیا کاری پێدەکرێتن لە دوبەی هەیە یان لە ئیتالیا هەیە هەمان بیرۆکە هەبوو بەڵام الحەمدولله چەند کارگەیەک دامەزرا لە شاری هەولێر و لە سلێمانی شەیە بە هەمان شێوە و لە دهۆکیش بە شێوەی کارگەنیە بەڵام بە شێوەی وەرشەی پێشکەوتوی پێدەڵێن هەیە. ئێستا لە پاش قۆناغی تاوانەوەی ئەو سەبیکەی لێ دەرچوو ئێستا لە چین دەست پێ دەکەین لە لێدانی مەچینەی. ئێستا قۆناغی مەچینەی وەستاخەبی دەست پێ دەکاتن بە لێدانی ئەو زێرەی کە درێژی دەکاتن لە بۆ بازنەکەی. لێدانی مەچینەی جێجێیە لێدان دەست پێ دەکات لە لێدانی گەورە تا دەگاتن بە قۆناغی خۆی ئێستا سێوی دەکەن کە چۆن قاپی بە قاپی دەڕواتن زێرەکە درێژ دەبیتن. لە باش لێدانی مەچینە قیاسەکەمان ویست ئەو قیاسێکە ویستمان دەرچووتەوە بوو ئێستا لە پاشەوەی ئاگردانەش لێ دەدەین لە شەمێ دەنێ دوای دەیپسرێنی کە زۆر خەڵک دەڵێن لەبەرچی ئەو ئاگری لێدەن ئەو ئاگرە و زێرەکە لە مەچینەماندا زۆر سرد بوو بە شێوەی عین ڕەف بوو ئێستا ئاگرەکە لێدەن و زێرە نەرم دەبتەوە دەگەڕێت و بە عیارەکەی دیستێکی خۆی دوای لە ناو شەمەی دەنێ ئەو شەمەیە وەکو ڕوونەکی زێریە یعنی بە تەواوەتی ئەو شەمەیە ڕوونی زێریە کە لێ ناگرێت زێرەکە زۆر ئەزیەت بخواتێت. ئێستا زێرەمان تەواوکرد لە شەمەیماندا ئەو شەمەیە ڕوونی زێرەکەیە چونکە ئێستا مەرحەلەکەی خۆی چار گۆشەیە ئەم زێرە دەبیتن خڕبیتن بە خڕاتی دەبیتن لە شەمەی بدرێتن چونکە ئەگە لە شەمەی نەدێن لە ناکاو ڕاکێشن ئەو زێرە عەدم دەبیتن دەبیت لە شەمەی بدێن چونکە شەمێ وەکو برێن ڕوونی زێریە با دەست پێ بکەین لە سورمە چێشی بدەین. ئێستا دەستمان پێکرد ئەو زێرەمان هینا لە مەچینەی سورمە چێشی دەرێت لە مەچینەی سورمە چێشی ئەو زێرە خڕ دەبیتن لە خڕبوونی زێرەکەی ئیشەکەمان تەواو دەبی ئینشاءالله. نزیکەی یعنی برێن 125 ئێستاکە لۆ 130 دەڕوا ئەگەرەوها بڕواتن بەرهەمی ناوەخۆ لەلایەن وەرشەکان یان کارگەکانی خۆمان دابین دەکرێتن بە حکمی چ بە حکمیەوەی ئەو ساڵەکە 2017 بات زیادی کردێت لە وڵاتی دوبەی کەوا ئەو تاجیرانی زێر دەبەنە وێندەرێ بازیان لەسەر زیاد کرایە بە تایبەتی ئەوانەی لە تورکیا دەبن یان ئەوانە لە تایلند و هندستان کە ئەتوی دەچێت دوێ ئەو زێرە دێنی بازێکی زۆری لەسەرە و دێتە سەر دەستحەقی و دێنە ناو لە بە هەمان شێوە لە ناو خۆمانیش یعنی لە چاو دوبەی و لە چاو
ئەو باجێکەوە لەناو حکوومەتی عراقیان لە بەغدا وەردەگیرێ ئەوەش هەر دەبتە مەساریف. ئێستا هەموو لایەک بیر لەوە دەکەینەوە ئەو کارگانی خۆمان یان کۆمەڵە خەڵکێک کۆمەڵە کارگەیش کە بینن دابمەزرێنن محاولە بکەین هەموو ئیشەکانمان ببیتە محەلی واتە ناوخۆیی. هیچ فەرقینە ئەو بازنێک کە لە دووبەی دروست دەکرێت هەمان بازنە لێرە دروست دەکرێتن. لە باش ڕاکێشانی لە سوورمەچێش ئێستا دەست پێ دەکەین بە بڕینی ئەم زێرە ئەو تێلەیە کە پێی دەنێت تێلە کە دەیبڕین بە قیاسی خۆی لە بۆ ئەو زێرنگە کە هینایەتی بە قیاسی خۆی کە چی ویستێ بۆ دروست دەکەین ئەو زێرە سەردا دەبیتن ئەو زێرە ئێستا ئاگرش لێ بدرێت دانەرم بتەوە بۆ ئیشەکەی بڕواتە. لەحینکردنی ئەو زێرەی لەبەر چیچووکە ئەو حەڵقەچی پسرایە ئێستا لەحین دەکەین ئەیکەین حەڵقەچی خڕ لە بۆ ئیشکردنی بازنەکە بە تەواوەتی دەرەچیتن چکە بازە نابیتر بپسرێ دەبیت تەواوی خڕبی. ئەمە هەوڵ دەدەین کەەوە باشترین بوارە یعنی ئێرکانە بوارەی لەلایەنی ئەمنیەوە زۆر گونجاوە لە بۆ ئیشکردنی زێر. ئەو بوارە لێرە ڕوخساوە باوەڕ ناکەم لە دوو بەش هەبیتن لەبەرەوەی یەکەم خاڵ ئەمن و ئاساییشمان زۆر مەزبوطە هەتا ئێستا لە خۆی بە زیادبی هیچ حالەتەکی دزیکردن و ئەوانەمان نەبووە و شاهێدیشەیە یەکی نێورانێ وەرە بازارە ئێرکانە سلێمانی دهۆک زیێرەکان هەمووی لە پێشچاوانیان هیچ ئەوەک نەبووە بۆیە ڕۆژ بە ڕۆژ خەڵک بیر لەوەی دەکاتەوە کەوا هەم لێرکانە ئیشەکەی خۆ بکاتن و هەم بەرهەمەکەش هەر ناوە خۆی بیتن بەڵام ئێمە دەبی سەبرمان هەبیتن برێم ئەوڕۆیان سبینەکەیە بەڵام ئەمە ئومێدمان یان ئومێدەواری فکریشمان کردیتەوە لە ڕێگای برادەرەکانمانەوە ئەوانی لە تورکیانە مەعمەلیان هینە هایەتیان یان ئەوانی لە دووبێنە بێنەوە ناو هەرێمی کوردستان بوارەکە زۆر گونجاوە لە بۆ کارکردنی زێر لە بۆەوەی سەلامەتی هەیە سەلامەتی زۆر گرنگترە لە فرۆشتنەکەی لە هەندێک دەوڵەتی سەلامەتی نییە بەڵام لێرە سەلامەتی هەیە و قازانجیشی هەیە وە خەڵکی خۆشمان هێواشەوە لێ ڕادێتن لە ناو شاری خۆی زیێڕی بکڕی و لێرکانش بدرێتە دەرەوە. باش لە حیمکردنی زێرەکە دەست پێ دەکەن بە ئامێرێکی پرێس ئەو پرێسە کە بازنی پێ گەورە دەکەین بازنی پێ کچکە دەکەینەوە ئەو زاو حەڵقانە پێ ڕاست دەکەینەوە لە بۆ ئیشکردنی وەستای. ئێستا لە پاش پرێسی کە لێماندا ئەو بازنە خڕ بوو ئەڵلقەکان کە پێی دەرێن دەیدێنە کاکخەبی بکاتە ناو هەلاشەی تا زەربیتن. مەوادی خامی زێر لەوحە قالبی پێدەرێن کاتێک ئەمە تەمەشا دەکەین ئەگەر ئەو زیێڕێکەوە برێن زیێری شکاوی پێدەڵێن ئەگەر بێت و ئەو زیێڕێ لە بن حالەمی بیتن هەلێرانە ئەمە ئیش خۆمانی پێ دەکەین ئەگەر بێت و ئەو لەوحەیە لە دەرێ بینەوە هەرێمی کوردستان دووبارە ئەوە دەبیتە کولفە
لە بۆ ئەو کارگێت نائیلاجە دەستحەقی زیاد بکاتن بەڵام ئێستا لێرکوانە ئیشەکەمان هەر ئاسان کردیە هەم مختبەرەکە هەم تعلیلیشمان هەیە ئەمە ئەو زیێرە دووبارە دەتاوێنرێتەوە دووبارە پشکنی لۆ دەکرێتەوە نزبەکەی دیاری دەکرێت ئەو دەکرێتە ئیشەکە ئاسانکاری دروست بووە ینی ئیلە نابیتن ئیلە لەو خۆرێ بیتن ئەگەر لەو خۆرێ بیتن ئەوە کولفەی زۆرتر دەبیتن لەسەر هاوڵاتیان یان لەسەر زێڕنگرەکەی کەواتە ئەمە فەرقمان نابیتن لەگە ئەو زێڕەی لە دووبێ دێتن هیچ فەرقەچی نابیتن دەستحەقەکەی گرانتر دەبیتن و لەوانەیە لێرانە زیاتر تەکلیف بکاتن بەڵام ئەگەر بێت و ئەو زێڕەی ناوە خۆمان دووبارە بیتاوێنینەوە دووبارە عیار بکەینەوە بەو شەرتیکەوە 1970 بداتەوە هەمان ئەو زێڕەیە یان هەمان ئەو کوالیتیەکەوە لە دەرێ هەیە و مەساریفشی کەمترە لە پاش قۆناغەکان کە بەسەری چوین ئەو ئەڵقەمان لۆ دەرچوو ئەڵقەچی ڕێک و پێک جوان ئێستا دەست پێ دەکەین بە مەرحەلەی نەقشکردنی لە بن دەستی وەستادیبی ئێستا مەرحەلەی یەکەم تەواو لە نەقشی مەرحەلەی یەکەم دەست پێ دەکەین بە مەرحەلەی دووەم کە نەقشەکە زۆر جوانتر دەبیتن بە شێوازێکی تەواو دەرەچیتن بەخۆی زێڕە نەفتە زیوە چەند یعنی هەموو بابەتەکان برێن برنجە گەنمە ئەنواع ئەوانە هەموو بۆرسی عالەمیان هەیە برێن ئەمە بەنسبەت ئیش خۆمان بۆرسێمە لە لەندەنە دقایق سعر دەگۆڵێتن دقایق یعنی لۆ نمونە ئەوڕۆکە لەبەر ئەوڕۆ برێن ئۆتلێ لە هەندێک دەوڵەتی ئۆنسە 1970 یان دەبتە 1990 ئەو ڕقم دوو ڕقمێ کاریگەری ناکە لەسەر نرخی بەڵام ئەگەر دە ڕقم بەرز بەوە یان دە ڕقم نوی بیتەوە ئەو کاتی ئێمە دەتوانین نرخەکان گۆڕانکاری پێ بکرێتن بە گوێرە ئەو سعرێکەوە لە تەلەڤیزیۆنی هەیە یعنی لێرانە یان لە دوبێ یان لە تورکیا یان برێن لە ئەمریکا عیار 21 هەمان نرخە بەڵام سێ لەوێن دەرێت لەو دە جێگایانە دەست عقەکە هەرکەس بە ڕێژەی خۆی زیاتر وەردەگرت یان کەمتر وەردەگرت لە پاش قۆناغی نەقشکردنی سادە دەست پێ دەکەین بە نەقشکردنی بە لیزەر نەقشکردنی لیزەر داوای مشتریە هەندێک مشتری حەزی لە نەقشکردنی بازن نییە کە بە سادە بیتن حەزی لێ بە جۆری لیزەر بیتن لیزەرەکان زۆر نەقشی زۆرە کە ئەمە دەستی پێ دەکەین لێرە و هەموو نەقشەکە داوای دەکەن ئێمە دەری دەینین ئەوە یەک لە نەقشەکانەکە ئێمە دروست دەکەین کە مشتری زۆر ڕغبەتی لەسرە ئەستێرە بە لیزەر کە پێڵێن ئەمە کە زۆر شێوازەشی جوانی هەیە کە مشتری داوا دەکاتن لە دوای تەواوبوونی ئیشەکانمان ئەمە چەند زۆرە لە نەقشەکان کە دەرمانهینە بەرهەمەکانی ئەمڕۆ بوو بەرهەمی ترشمان هەیە کە ئێمە لە پێشنگاکەمە کە دەردەینی لێرە کە بۆ خۆم بە برایەکانم کە ئیشەکانەکەن هەرێک و بە جۆرە ئیشەک ئەەکەین کە جۆرەکانی ئیشەکانمان بازنە لیرەیە بڕمەیە قایشە گۆبەرەیە ئەویشان هەموو ئەتوانی خەڵک دەیان گوت ئەوە محەلیە ئەوە دووبەیە 2016 و ئێستاش 2017 ئێستاکە منافەسەی ئەو زێرانەی دەرەوە دەکاتن هیچ فەرقەچی نییە لە کوالەتی لە جوانیەکەی چکە هەمان مەچینەیە هەمان زێرە بەڵام وەستایەکانی ئەوانێکەوە ئیش دەکەن ئەوانیش ئەو وەستایانە نەکەوە لە دووبێ یان لە تورکیا یان لە هیندستان هاتوونە لێرکوانە کۆمەڵە خەڵکانە چیمەیان فێر کرد و ئێستا هەر ئەوانەی خۆمانە زیاتر هیچ دەکەن هەمان نرخە برن وەکو فرۆشتن
و بەڵام لە دەستحەق هەرزانترە خۆمانێکە لەبەرەوەی مەساریفی کەمترە ئێستا چەند کارگەکمان هەیە زێر لە بۆ بەغدایە دەنێریتن ئەوە یەکە مەرحەلە ئینشاڵە مەرحەلەی دابێتن لۆ دەرەوەی هەرێمی کوردستان ئەو لۆ دەرەوەی عێراقا بەخۆی دیارە ڕۆژ یعنی بەڕاستی بازاری زیێڕی بەو شێوەیە نییە لەبەرەوەی دیارە کۆمەڵە کۆکار هەیە ئەمە هەموو جارێ نابی دووبارە بکەینەوە بەڵام وێت دەکەین 2017 دەبتە ساڵی خێر و خۆشی بۆ هەموو لایەک بژانەوەی ئابووری کوردستان لە هەمان کاتدا خەڵک زیاتر زیێڕی بکرد چکە چەند ساڵە خەڵک زیاتر زیێرەکانیان دەفرۆشنەوە بەڵام ئینشاڵڵا ئەو ساڵەکە خەڵک دووبارە زیێڕی دەکردەوە بژانەوەی ئابووری بەرەو پێشتر دەچێت.